دووبارە سڵاوتان لێبێ لە تەوەری دووەمی ئەم ڕووماڵەدا لەبارەی ڕەوشی ئابووری و بەڕێوەبردننی ئابووری لە هەرێمی کوردستان قسە دەکەین. لە پێشەوە بە یەکێک لە حکایەتەکان دەست پێ دەکەین کە منفەڵۆتی دەیجێڕێتەوە. منفەڵۆتی دەڵێ دوو پیاوسیان دەیەشێ، پیاوێکیان زۆری خواردووە، لە تاو زۆر خواردن و چەوری خواردن ئازاری سکی تەنگی پێ هەڵچنیوە. پیاوێکی تریشیان ئەوەندە برسیە و هیچی نەخواردووە ئازاری سکی ئەویش تەنگی پێ هەڵچنیوە. دەڵێ ئەگەر بە یەکسانی دابەش کرایە و ئەو پیاوەی زۆری خواردووە کەمی بخواردایە و ئەو زۆر خواردنەی بەشێکی باە بە پیاوە هەژارەکە ئەوە هیچیان سکیان نەدەیەشە. هەرێمی کوردستان ئێستا بە بارودۆخێکی خراپی ئابووریدا تێپەڕ دەبێ. ڕەنگە کە ئێمە ئەم بەرنامەیە بکەین و یەکەم ڕۆژی جەژنە زۆر کەس نەیتوانێ بێ جل و پۆشاک بۆ منداڵەکەی بکە، زۆر کەس نەیتوانی بێ ئاگری جەژن بکاتەوە. ڕەنگە جەژن لای زۆر کەس بە تایبەتی ئەم جەژنە پڕ بوو بێ لە ئاخ و خەفەت، هەم بەهۆی پێنەدانی موچە، هەم بەهۆی ئەو بارودۆخە خراپەی ئابووریەی کە ڕوبەڕوومان بۆتەوە. بۆ قسەکردن لەبارەی چۆن نەخشە و ئاراستەی ئابووری خۆمان تەرتیب بکەین، چۆن وا بکەین کە تووشی قەیران نەبینەوە، چۆن تاک خۆی ڕێک بخە بۆ ئەوەی تووشی قەیرانی ئابووری نەبێ، موچەخۆر چۆن ئەتوانێ دەست بەو پارەیەوە بگرێ، بەو موچەیەوە بگرێەوە چۆن سەرفیکە. میوانداری بەڕێز کاروان حەمە ساڵە خوێندکاری دکتۆرا لە کارژێڕی ئابووری لە تورکیاوە و پاش کەمێکی تریش چەند پەیامنێرێکمان لە شارە جیاوازەکانی کوردستانەوە لەگەڵمانە دەبن. کاروان سوپاس دەکەین. سوپاس بۆ. دۆخی ئابووری هەرێمی کوردستان بەپێی تەفسیرات تەحلیلاتی ئابووری لە چ دۆخێکا بخوێنینەوە و چه ئاراستەیەکە لە ئێستادا؟ سواز بۆم دەفەر سەرەتا لەمەوێت لە یەکەم ڕۆژی جەژنەوە پیرۆزبایی جەژن لە سەرجەم مسلمانانی هەرێمی کوردستان و هاوڵاتیان و پێشمەرگە قارەمانەکان و گشت کارمەندان و کارمەندانی کەناڵە بەڕێزەکەتان بکەم. ئەوەی کە پێویست بێ بەم قەیرانە لە ڕووی زانستی و ئەتوانین بڵێن هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوە تا ئێستا خاوەنی ئابووریکی جێگیر نەبوو، ئابووریکی شڵۆقی بووە. ئابووری شڵۆق بۆ مانایی کە بەرگەی بچووکترین قەیران بەرگەی بچووکترین سزا ناگرێت. ئەمەش بەهۆی کۆمەڵێک هەڵەی سیاسەتی دارایی و ئابووری و نەختی نەبووە کە دواتر دێنە سەری. ئەوەی کە ئێستا ئەتوانین بڵێن دۆخەکەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بەداخەوە راپۆرتێکم خوێندەوە لە جەریدەی لە ڕۆژنامەی واشنگتن پۆست لە ئەمریکا بە ئینگلیزی. ئێمە وەمان نەزانی کە ئەم دۆخی قەیراناویە ئەم هەموو هەڵەیە تەنها خۆمانی زانین، بەڵام ڕۆژنامە نووسەبیانەکانیش زۆر بە ئاسانی پێبن بەو هەڵە ئیداریانە بەو قەیرانی کە ئێمە هەمانە ینی وەکو تەنز ئامێزێ باز لەوە ئەکەن ئێمە چه هەڵاوسانێکمانەیە لە کەرتی گشتیە چۆن خەڵکمان بە لێشاو دامەزرانەوە ئێسەیش هەرێمی کوردستان ناتوانێت موچەی هاوڵاتیانی خۆی دابینکە. ئەمە بەڕاستی ئەوان دڵیان بەمانە کردووە، یان باز لەوە ئەکەن ناتوانێت تێچوونی سەربازی خۆی دابین بکە لە کاتێکا 23 ساڵە ئیدارەی هەیە. لە ساڵی 91ەوە ئێمە بڕیاری بە خۆماڵیکردنەوتمان ناوە، لە 2003 ئێمە یاسای نەوتی غازمان نەبووە، لە 2003 نەوت فرۆشراوە، لە 2007 ئێمە یاسای نەوت و غازمان لە پەرلەمانی هەرێمی کوردستان پەسەند کردووە. هەموو ئەمانە بە ئاواتی ئەوەی ئێمە ژێرخانێکی ئابووری بەهێزمان نەبێ کە بتوانین بەلایەنی کەمەوە گرنتیەک بین بە ژیان و یا چەند ساڵی داهاتووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە هەموو ئەو هەڵانە وای کرد ئێمە نەماتوانی گرنتی 3-4 مانگ ژیانی داهاتووی هاوڵاتیان بین بەو مانایی کە ئێمە دکتۆر ینی بەشێک لەم قەیرانە ناشگەڕێتەوە بۆ ئەوەی کە وڵاتی نەوت هەمیشە کەسان و هاوڵاتیانی وڵاتی نەوت پیان دەوتێت کەسانێکی تەمەڵ، کەسانێک چاوەڕێی موچاکە، کەسانێکە لای وایە ئیتر نەوتێکی هەیە تەواو خۆش بژی. یعنی تەنانەت نموزەجێگەیە دەڵێن ئیمارات وڵاتێکی پێشکەوتووە، وڵاتێکە لە هەموو ئاستێکدا لە ڕووی گیانەوە خەڵک ڕووی تێکە، بەڵام خەڵکی ئیماراتی ئەڵێن خەڵکیەکە دانیشتو هەموو ئیشێکی بۆ دەکرێت، تەنان کەناڵە تەلەڤیزیۆنەکانی سۆپەرمارکێتەکانی سیارەکەی هەمووی خەڵکی دەرەوە بۆی ئەبا بەڕێوە. خۆی لە ڕاستیە ئەوە ئێمە سەرباسی ئەوە ئێمە دوو ئاراستەمان هەیە لە سیاسەتی نەوتدا. سیاسەتی نەوت لە زانستی ئابووریە ئەگەر هەج وڵاتێ بودجەکەی لە 175 بودجەکەی زیاتری لە یەک سەرچاوە بوو ئەو وڵاتە ئەگەر وەکو دووبەیش بێ
وەکو ئیماراتیش بێ پێی ناوتری وڵاتێکی پێشکەوتو نمونەی ئیماراتت دەرەوە من نمونەی دوبەیت باسەکەم کە ئەمە هەڵەی ڕوئیای هەرێمی کوردستان بوو ئێمە خەڵکمەوە تێگەیان فڵان شوێنەکەین بە دوبەی لە کاتێکە دوبەی بە پێی ستانداردی جیهانی وڵاتێکی پێشکەوتوی ئابووری نییە ئەکرێ وڵاتێک بێ لە ڕووی ئەمارەوە خەڵکی بێگانە هاتوون ئیسtisماریان تا کردووە لەبەر ئەوەی ناوچەیەکی سیاسی جێگیرە ناوچەیەکی ئەمنی جێگیرە بەڵام لە ڕووی ئابووریەوە ناوچەیەکی جێگیر نییە واتە زۆرینەی سەرچاوی داراییەکەی پشتی بەنەوت بەستووە ئێمە وڵات ئەمە کەواتە ڕۆیای ئەسڵەن هەر ڕۆیای هەرێمی و حکوومەتی هەرێمی کوردستان هەڵە بووە کە ئێمە بەرەو کوێ بردووە ڕێگەیەکی ترەیە کە پێی وتر وڵاتێکی وەکو نەرویج کە لە ئەسکەندنافیایە ئەم وڵاتە ئێستا بە جۆرێک پارەی نەوتی ئەوە زۆرە لەگەڵ ئەوەیە کە بەکاری ناهێنێ تەنانەت لە ناوخۆشە ئەوە زۆرە ناتوانێت بەکاری بێنێت لەبەروی هەڵاوسان دروست نەبێ لە دەروی وڵاتی خۆی وەبەرهێنانەکە ینی گەیشتووەتە دەروی وڵاتی خۆشی بی لە چەندینەوەی ملەتەکەی خۆی کردەوە ئەمە دوو سیاسەتی ئابووری دەیە پێوتێت سیاسەتی دوبەی کە لە کوردستانە بە شێوەیەک لە شێوەکان زیاتر وڵاتانی شەرقی ئەوسەد پەیڕەو کراوە ئەوەندەی کە بینا و تەلاری بەرز و شوشەیی بەرز بێتەوە ئەوەنە ژێرخانی ئابووری بەهێز نەکراوە بەڵام لە پاڵیشا کۆمەڵی وڵاتێک کە بە پڵنگەکانی ئاسیا ناسراون ئەندۆنیزیا و مالیزیا ئەو وڵاتانە ئەو نموزەج اقتصادی بۆ سەرکەوتو خۆی ئەوە گریەکەی لە چیایە زۆر جارەڵێ ناچاری فێری داهێنان تەکە فێری کارکردن تەکە ئێمە زۆر جار لە ماوەی ڕابردووە هەوڵنی ئافرەتانی ئێمە گەنجانی ئێمە بە هەنێک کاریان کردو کە ئێستا هەر بیریان نەماوە بۆ ناچاری گرانی وای لێ کردوین بەڵام کاتێک ئێمە نەوتمان دۆزیەوە ئێمە قەرار بێ بە ڕەحمەتێ بەڵام بووە بە توانەنگەم بەڵام نعلەتێک بۆ ئێمە چۆن وای کردووە یعنی حەزەکەم لێرە باز لەو بکەم نەوت چۆن هاوڵاتیان و حکومت بەیەکەوە بەسێتەوە ئەگەر نەوت وەکو وڵاتانی شەرقی ئەوسەد کارێکی کرد کە تۆ ئیتر کەتی خاص کار بکە بەهێز نەبێ گرنگ نێت تۆ نەوتە هەیە هاوڵاتیان موچەیەک وەرگرن بە کرێگرتە ڕێنتاڵ یعنی خەڵک بابێ لە حکومت ئیشکا پارە زۆرە گرنگ نیە ئیشیشی نەبێت لە حکومەتە تۆ موچەی بەرێ واتە تۆ موچە ئەیە بە تۆ بەڵام تۆ هیچ تاکسێ نایی یعنی کەتی خاص وا بەرەو پێش نابە کە تۆ تاکس بێ بە حکومت ئەمەوە ئەکا حکومەتیش لە پسراوێتێکی نامێن ئەڵە من پارەیەم بە تۆ ئیتر هیچ پێویست ناکە تۆ محاسەبەی منکەی پێویست ناکە لێپرسنەوە لە منکەی ئەمە هەڵە ئیدارەکە بەڵام وڵاتێکی وەکو نەرویج یەکێکە لە وڵاتانی تاکسی زۆر بەرزە ینی باج لەسەر فرۆشتن لەسەر کردایبەتی زۆر بەرزە ئەمە وای کردو بەڵام ئەو بەئاجا جارێکی تر بەکارهێنێتەوە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان لەبەرەوە هاوڵاتیان چاودێری و حکومەتەکە بزانێت و پارەکەی من چی ئەەکەی باشە دکتۆر بەڵام نموزەی شتێ من ئاماژەم بەوەدا پێشەوە نموزەجی پێیانە وترێ وەکو لە میدیای ئەوروپی و ئەمریکا لە فترێک لە فترەکانە بە پڵنگەکانی ئاسیا ناسرا بوون سنگافورێ ئەندۆنیسیا مالیزیایە ئەمانش لە وڵاتێکەوە لە چاو ئەو وڵاتانی دەوروبەریان توانیانە ئابووریەکی بەهێز دروستکەن ئەم ئابووری هەمان نموزەچەکەی دوبەی و شەرقی ئەوسەتە زۆر جیاوازە ئەو وڵاتانە پشتیان بە فرە سەرچاوی بەستووە بۆ منە وڵاتی وەکو مالیزیا وڵاتێک و ئەندەنووسیا ئەمانە لە ڕووی کشت و کاڵەوە زۆر پێشکەوتون لە کاتێکە عێراق یان بە بڵێن هەرێمی کوردستان ناوچەیەکی هەیە کۆنتترین ناوچەیە کە کردی کە دەستی کشت و کاڵێک تا دۆزراوەتەوە بەڵام بەداخەوە ئێمە ئەوەی کە حکومەتی بەعز لە ماوەی ڕابردووە کردی بە ئێمە خۆمان دووبارەمان کردو لە ماوەی ڕابردووە لادەکانی وێرانە کرد بۆ ئەوەی سوود لە کشت و کاڵ وەرنەگرین مین ڕێژێ کرد ئێمە بەداخەوە ئێمە کارێکمان کرد خەڵکیمان بە شێوەیەک موچە خۆر کرد کە واز بێن لە کارە قورسەکان هاردوەرک واز لە کارە قورسەکان بێنێ تەنها ئەو نەبێ موچەیەکی هەبێت و بێدەنگ کرێ ئەمەش بەداخەوە زۆر جار بۆ کەمکردنەوەی غەزەب و تووڕەیی یان بۆ کەمکردنەوەی بێکاری بێ بەڵام بەداخەوە ئێستا بێکارێکی شاراوەمان لە کردی حکومی هەیە بۆ نمونە نزیکی 850,000 موچەخۆری فعلیمانێ بەڵام بە خانەنشین و هەموو جۆرەکانی و ئەگاتە ملیۆنێک و 500 نزیکە بێتەوە واتە لە 122 هاوڵاتیانی تۆ موچەخۆرن ئێستا لە 122 هاوڵاتیان کێشەی موچیانەیە کەواتە تۆ ئەمە بۆ خۆی زۆر بە شێوەیەکی جددی کاریگەری کردووە لەسەر کۆی هاوڵاتانی تر پاش ئەگەر ڕۆژانە چەند بەرمیل نەوت بفرۆشە اینجا تۆ دەتوانی موچەی ئەو هاوڵاتیانە دابینکەی نزیکی 450,000 بەرمیل بۆ 500,000 بەرمیل لە ڕۆژێکە بەڕێز یەکێک لە پەرپرسەکان لە وەزارەتی سامانە سروشتەکان ئاماژە بەوە کرد کە لە سەرەتای ساڵی نوێە ئەگەینە ئەو بڕە بۆیە من حەزەکەم لە ڕووی ستانداری ئابووریەوە زەربەنایە لە هەرێمی کوردستان ئەگەر ئەمە بفرۆشێ ئەتوانین ئەو کارتە فشارانی کە لە بەغاوە ئەکرێتە سەر ئێمە پوچەڵی بکەینەوە بەڵام ئەمە پێشتر ئەمان توانین ئەم کارتە پوچەڵکەینەوە چۆن ئێمە هەڵەمان هەبووە لە سیاسەتی نەختینە وەزارەتی دارایی ئێستا قەرزارە کاتێکە وەرگیراوە
زۆرێک لە وەزارەتەکانی تر ناتوان بودجەی پلانەکانیان دابین بکەن بەڵام بەغدا لەگەڵ ئەو هەموو شەڕ و کوشتارە کەتیایەتی دۆخێکی نائەمنی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە هەموو ڕوویەکەوە بەڵام توانیوێتی بەپی لێدوانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە سوپاسیان کردوون کە توانیوانە عێراق بەرەو پێش بەرن نزیکی 78 ملیار دۆلار یعنی پارەی نەختینەی هەیە بە دراوی بیانی ئێمە بەس بێنە پێچاوی خۆتان وەکو تەخەیولە ئەگەر ئێمە بڕێکی باش پارەی دارایی نەختینەمان هەبوایە لە هەمان کاتە کەرتێکی ئابووری لە ڕووی کەرتی خاصمان بەرەو پێش ببردایە بەم شێوەی خەڵکمان تەنها لە کەرتی گشتەدا بین نەکردایە ئێستا بەشێکی زۆری کارتەکان لە دەستی ئەم حکومەتە نوێ سوتاش ینی سیاستی حکوومەتی هەرێم سیاستێک بۆ بە درێژایی ئەم ماوەی خۆی ئەگەر ئێمە سامپڵی جوړین لە دوای 2023ەوە ئەم نموزەجە زیاتر وەگرین ڕەنگە پێش 2023 ئەوان ئەو جملەیە بڵێن کە شەڕی ناوخۆی و بەرکەوتن و هەڕەشە و مەترسی لەسەر بووە ئەمە جیاوازە لە دوای 2023ەوە ئەم پرۆژەیەکی ئابووری بەهێز نەبووە مەسە بۆ نمونە چەند ئیسیفادە لە نەوت بکەین بۆ بژانەوەی کشت و کاڵ چەند ئیسیفادە لە نەوت بکەین بۆ دروستکردنی کارگەی گەورە بامان شەوە دەعمکردنی کەرتی تایبەت یعنی ئەم سیاسەتە نەبووە لە حکوومەتی هەرێمدا خۆی هەڵەکان زۆرە بۆ نمونە لە ساڵی 2023 کە جەناب باسەکەی نزیکی 72 ملیار دۆلار هاتوۆتە ناو هەرێمی کوردستانەوە ئەم پارەیە ئێمە زۆر جار لە ڕاگەندەکانەوە هاوارمانە کرد تکامانە کرد کە ئەم پارەیە با تەنها بەسەر موچەخۆرانە کارێک نکرێت هەرها بدرێ بە هاوڵاتیان ئەم هاوڵاتیانەیش بتەنها لەبەر ئەوەی کە تووڕێیان کەم بکرێتەوە وەرن لە کەرتی تایبەتدا فرسەتی کار بۆ ئەمان دروستکەن وەرن بوارەکانی کەرتی پێشەزازی کەرتی بانک ئەمانە بەرەو پێش بکەن بەڵام بەداخەوەمانە هیچی نەکرا بۆ لەبەروی بودجە لە هەرێمی کوردستانە ئێمە زۆر بەداخەوە ئاڵین نیشتیمانە مامەڵە نەکراوە بە شێوەیەکی حزبی مامەڵی لەگەڵا کراوە ئێمە بەشی بەکارخستنمان هەیە لەگەڵ بەشی وەبەرهێنان بەشی وەبەرهێنان یعنی تۆ سەیریکە لە سەدا سیە لە هەموو وڵاتێک لە سەدا هەفتا بە وەبەرهێنان ئێمە لەم لە سەدا سیەش لە سەدا 16مان بۆ خەرج کراوە یعنی توانای خەرجکردنی پارەمان نەبووە توانای وەبەرهێنانیشمان نەبووە لە هەرێمی کوردستانە لە سەدا هەفتاکەیشی کە خەرجی بەکاربرنە بەشێکی زۆری چوون بۆ موچەخۆری فعلی بە دڵنیایەوە کارەکە و بە پلە و بە ئیمتیازاتی خۆی و بە شەهادەی خۆی گەشتەوە بەڵام بەشێکی زۆر کۆمەڵە لیستی زۆرمان بینی شەرمهێن خەڵکێکی ترە بینین بندیوار کە بندیوار نازانن بە چ قاموسێکگایە بەس لە وڵاتی ئێمە هەیە بەکارخستمان بەم شێوەیە بەکارهێناوە و بەرهێنانیش بەم شێوەیە ئێتە ئەو بودجەی تر ئەبینین پرۆژە هەیە لێمە لە ماوە ڕابردووە ئاماژەم پێکرد تەنها دروستکردن یا قیتاوکردنی جادەیەک 9 ساڵی پێچووە لە کاتێکە لە پرۆژە یاسای بودجەی هەرێمی کوردستانە 3 ساڵی بۆ دانراوە واتە 6 ساڵ تۆ لە تەمەنی هاوڵاتیانە برد ئەم پرۆژە تاوا نەکرد لە ماوەی ئەو 6 ساڵە ئەبێت چەند کەس دەم ڕێگەی مەرگا شەهید بوو بێ پاشان 3 جار بودجەی بۆ دانراوەتەوە بۆ ئەم کەسە کەسێکی لە پشتە کەواتە نیشتیمانی نەبووە بودجەکان بە شێوەیەک نەبووە کە بنیادی سیاسەتی ئابووری ئەمە سیاسەتی سەردەمی خەلیفە و سوڵتانەکان بووە چیسەکەی هەڵاوە بەس خۆی بێخەمیە بووە بێخەمیە بووە قەت چاوەڕێ ئەوان نەکردەوە بەم شێوەیە موچە ببڕێت بێخەمیە بووە کە ئەوە بودجەی هەرێمی کوردستان ئابووریەکوانیە بەرگەی 3 مانگ بگرێ یعنی چۆن لەم کاتەش ئێمە باسی ئەوکەین بەرەو چیان و دەوڵەت بڕۆ من ئەوە قسەکەمە یعنی ئەگەر تۆ ئەم پایی ئەم شوێنە جێگیر نەبێت ناتوانێت دیعایەوە بکەم سەقفێکت بۆ دروستەکەم و جاتەکەمەوە ئێمە پایەکی جێگیرمان نەبووە پاشان باسکەین لە سیاسەتی دارایمان بۆچی هەڵەبووە سیاسەتی دارایی هەرێمی کوردستان وا تێگەشتووە موچەیەک بودجەیەک بێت ئەم بێت تەخشان و پەخشانێکی بکە بەشێکی بەم حیزب ئێمە ئەزانین حیزبەکان چۆن پارەیان بردووە لە ماوەی ڕابردووە لە بودجە بەم شێوەیە سیاسەتی دارایی بەم شێوە لە کاتێکە سیاسەتی دارایی ئیش ئەوەیە یعنی کاڵی دارایی خەڵک وازانە پارە تەوزیعکردنە دارایی ئەبێ سیاسەتی هەبێ بۆ کەمکردنەوەی بەکاری ئەبێ هەڵاوسانی ئابووری جێگیر بکە ئەبێ بنیادی ئابووری خاڵێکی بێکاری چارەسەر کراوە بە شێوەیەک لە شێوەکان ئەم بەتاڵە مقەنەعەیە کە ژمارەیەکی زۆر موچەخۆرە دێ ئەمە تەسیری سلبی نەبووە تەسیری بە دڵنیاییەوە تەسیری سلبەکە لە چیایە شتێکە پێوتر لە ئیدارایە پێوترێ ئەبڵتی ڤالو بەهای توانە بۆ نمونە جەنابەت ئەگەر دا بمەزرایەتە لە ڕێی کەسێکەوە لە پۆستێکە لە دائیرەیەک ئاخرێتە سەر مێزێک قەڵەم و وەرەقەیەک ئیشەکەش زۆر نەبوو بە موچەیەک بۆی قەنەعەت پێ بکرێت بەڵام ئەمڕۆ ئەم کەرتە تایبەتەکە ئێستا دروست بووە ئەم کەناڵە کە سەر بە کۆمپانیاکە کارێکی تۆی کردووە توانەکانی تۆی کەشف کردووە پەرە بە توانای خۆت بێ لەوانەیە چەند ساڵێکی تر تۆ بتوانی کەناڵێک بەڕێوەبەری بەڵام ئەگەر 10 ساڵیش لەو شوێنەی خۆی تا بمایتایەتەوە ئەم کەرتە تایبەتە نەبووایە تەرجیع نەبووایە بۆ ئەم کەرتە تای بۆ ئەم کۆمپانیا تۆ لەوانێت توانێت بەرەو پێش نکاتە پێوترێ دیڤاڵوو یعنی کەمکردنەوەی بەهای توانای تۆ
هەوڵ نایە تۆ خۆت بدۆزیتەوە باشە بۆچی گرنگی بە کەرتی تایبەت نەدراوە؟ حەزەکەم ئەوە باسکەم خەڵکێکی زۆر بەم شێوەیە لەوانە دڵخۆش بوون بۆی دامەزرابن بەڵام بەداخەوە لەبەرەوەی کەرتی تایبەت بەرە پێش نەچووە ئەم خەڵکە توانایان ئاستی دابەزیوە ینی غەدر لە هاوڵاتیان کراوە ئێمە لەگەڵ یەکێک لە دکتۆرە بە ڕێزەکانە کە باسمان لەوە کرد وتی توێژینەوەکە لەسەر چێ بێ لە دکتۆرە ینی قسەم ئەوە ئەکرد کە باسێک لە کەرتی ئابووری بەڵام کە بیرمان نەکردەوە ینی شتێک نییە ناوی کەرتی لە ڕووی زانستیەوە بڕوا بکە شتێک نیە لە هەرێمی کوردستان ناوی کەرتی تایبەت بە هیچ معیارێکی زانستی کەرتی تایبەتمان نییە ئەوەی هەیە پێوتە کۆمەڵە بازرگانی نافەرمی واتە تەرجیل نەکراوە ئەوی تریش هەیە کۆمەڵێکن هیچ گەرنتێکی نییە بۆ نمونە کەرتی تایبەت لە وڵاتێکی وەکو ئەمریکا نزیکی لە 160 بۆ 70 ژیانی کەرتێکی تایبەت کۆمپانیای گرنتیە ئەگەر تووشی ئیفلاسی بێت ئێستا ئەم کۆمپانیایە کۆمپانیای نالیا بێ هەرچ کۆمپانیایکی تر بێت ئەگەر ئیفلاسکە هەندێک کەس پێی خۆشە لەوە لە هەمان کاتیشا هیچ گرنتێک نییە بۆ ئەوی کە هەڵسێتەوە بۆ ئەوی ئەوەندە هاوڵاتی بێکار نەبێت کاتیانی حکومت پشتگیری کەرتی تایبەت ئەبێ کەرتەکایبەکان گرنتیان نەبێ بۆ ئەوەی کەرتی تایبەت لەوە نەترسیە کە بەیانی ئیفلاسی کرد بەیانی تووشی حەدەسێکی گەورەی ئابووری حکومت ئەتوانێت دەعمی بکاتەوە بۆ هەڵسانەوەی ئێمە هەر پرۆفیسۆر ئەمریکەکە لە زانکۆی ئەمریکی کاتێکە ماسەرمانە خوێن وتی ئێوە ئەزانن ینی گەرنتی کۆپکەرتی تایبەت لە عێراق چەندە ئێمە ینی بۆمانوت لەوانە لە 100 وتی 0 زیرۆیە لێرە لە عێراقا بۆیە ئەمە وای کردووە هاوڵاتیەک ئەگەر داهێنانی چێ ببیوێ کەرتێکی تایبەت بچوک دەست پێ بکە ستارتەپ بەڵام کاتێک بینی هیچ گەرنتیەک نییە بانک پارەیان نییە ئەبێ پەرپسێ لە پێشوت بێ بۆی تۆ لە ستارتەپە بگەیتە قۆناغی گەشە پێدان و فراوان بوون کاتێک ئەمە ئەبینێ هیچ تەرجیع نییە بۆی دەستکا بکات چی بکە با بچم دامەزرم ببم بە کارمەندێک واتە لە جاتی بە ئیمپلۆیەرێک بە ئیمپلۆی باشە دکتۆر ئەگەر قسە بکەین لەسەر تاچی خۆشمان هاوڵاتی خۆمان چەند نمونەیەک پانجێڕایەوە لە ژووری پەیوەندەکان ئەم نمونەیە دیسانەوە بەکاربێنەوە خەڵگەیە کرێچیە بەڵام دوو سیارەی بە قیز ڕاکێشاوە واتە ژن و مێردەکە هەردووچیان سیاریان بە قیز ڕاکێشاوە یعنی تاچی ئێمەش لە خرجکردنی پارەیە زۆر جار بێبەرنامە بووە ینی ئەم ڕنگدانەوە ئابوووریە خراپەی کە سیاسەتی ئابووری حکوومەتی هەرێمی پێشووتر بردووە بەڕێوە دەرەنجامەکانی تا ئێستا شەرماوە بەسەر تاکی شازاڵ بووە خۆی ئەوە قسێکی تەواو من هەر لە کەناڵی ئێوە لە بەرنامەی کاک ئامانجا ئاماج بابانی باسمان لە دارایی خێزان کرد لەو کاتە ئێمە حەزەرمانە شتێگەی لە سیاسەتی ئیدارەیە ئیتر لە تاک بێ لە خێزان لە حیزب لە ڕێکخرا و لە حکوومەت پێوترێ پرۆئاکتیڤ لەگەڵ ڕیئاکتیڤ پرۆئاکتیڤ چی ئەوەیە کە تۆ لەسەر کۆمەڵە بنەمای معلومات داتا تۆ ئەتوانێت پێشبینی داهاتوی خۆتکەی چ هەنگاوێک بنەی وەچی ڕۆیە بەڵام ڕێئاکتیڤ ڕەتفیعلە بۆ نمونە ئێستا تۆ پێشبینی هیچ ناکەی بەڵام لە کاتە شتێک ڕۆیە بە ڕەتفیع لە دەوێت چارەسەریکەی یان بڵێم ڕوبەڕووبیتەوە ئەمە کۆستی کاتێوێ کۆستێکی زۆریەوێ و ناتوانانی هەموو مەترسەکانش لابێ ئێستا هەرێمی کوردستان لەم ڕەتفیعلایە تووشی ڕەتفیع لێ بۆ نازانن چۆن موچە چارەسەرکە چونکە لە پێشووترە پێشبینی ئەمەی نەکردووە خۆی حازر نەکردو بۆمە بەداخەوە ئێمە زۆر بەداخەواڵین هاوڵاتیانی ئێمەش لە ڕووی سیاسەتی دارایی خێزانەکانش بەم شێوە مامەڵەمان کردو دووشتمان هەبوو یەکەم ڕیزبەندمان نەبوو لە پێویستەکانی خۆمان ڕیزبەندی پێویستەکان بۆمە هاوڵاتیەک خانووی نییە کرێچیە وەک جەناب باسی کرد بەڵام نرخی سیارەکەی نزیکی نرخی شوقەیەکی ئازنستمە کە ئەمەی نەکردووە هەوڵیاوە خەریکی لایەنە تەرفیهەکە بێ پاشان سیاسەتی پاشەکەوتیان زینای حیاتی زیاتر بەڵێ سیاسەتی پاشەکەوتی نەبووە سیاسەتی پاشەکەوت من لەو بەرنامە کە تقریبا 6 مانگە پێشەسەوت وتمە بێ هاوڵەتەن فێری ینی هەبت ینی خۆی پاشەکەوت بن خۆی پاشەکەوت بمانە یان تۆن ئەگەر معاشەکەت 500,000 ئەڵی بەشم ناکە ئەبێ قەرزیشکەم بەس تۆ فێری خوب بە 1000 دیناری تەبع پاشەکەوت کە بۆی فێری خوبی ئەمە چەند سوودێکی هەیە خێزانە کەس بە تەمینیەکەکە تووشی کارە ساتێک نەخۆشیەک شتێک ئەگەر تووشی ئەمانەژی چ نەبووی پارەیە کە دەبێت چەند ساڵێک بتوانیەوە بەرهێنان بکەی پێویستێکی درێژخایەن کڕی بەڵام ئەمە ناگەڕێتەوە بۆی کە حکومەت کە تۆڵی مەسە بۆ نمونە ئێمە نەمانتوانی بەرگەی چەند مانگێکی بێ موچەی بگرین یعنی نەمانتوانی موچەی هاوڵاتیانی خۆمان دابین کەی نەمانتوانی
پاشەکەوتێکی ئابووریمان هەبێ حکوومەتی هەرێم ینی ئەموو ئەمانی نەبووە تەخشان و پەخشانێک لە بودجەیە بۆ و جەنابەت ئاماژە پێدا یعنی ئەمە ڕنگدانەوەی بۆ لەسەر هوشیاری بەڕێوەبردننی خێزانیش لە ناو کۆمەلگای کوردیا بەتاتی لە ڕووی ئابوووریەوە خۆی بە دنیایەوە ئێمە زۆر دیعایەوە کرا وڵاتێکین ئابووریمان زۆر پێشکەوتووە ئەمنیێتمان وایە سیاستمایە ئەو خەڵکەوای سیاسەکانمان زۆر حەکیمن هیچ مشکلێکمان نییە فڵانەکەین بە دووبەی وای لێ ئەەکەین ئێمە خاوەنی ئەوە ئەبین بە خاوەنی نەوتی خۆمان بەڕاستی کۆمەڵ شتە وترا ئێمە هەوڵێن دایمە مژدانە بین بەخە بۆ ئەمە کە ئاڵێن موچەهات موچەنات من لە ماوەی ڕابردووە لەم کەناڵەوە هەر لە سەتای پێگرانی حکوومەتەوە وتم خۆش بەعنی گەشتبین نیم بەمە چونکە بێت تۆ سیاسەتی ئەم وڵاتە بزانی سیاسەتێک لەسەر بنەمای مەزاجی شخصی لەگەڵ مەزاجی سیاسی هەندێک لایەن و وڵاتانی ئیقلیمی ئیتر پێویست ناکە مژدەی خۆش بێ بە خەڵک دوایی لە کاتێکە کە جەژن موچە نای خەڵک بێ ئومێد هەر لە کاتێک ئێمە ڕاپرسیەکمان کرد لە یەکێک لە بەرنامەکانە خەڵک دەوڵەتی یان موچە ئێستا باسیەوەکەم حکومەت ڕیزبەندی نەبووە لە پێویستی هاوڵاتیانە وڵاتێکی وەکو ئەمریکا من دوو منە باسی لە ئەمریکاکەم هەردووکی ڕەبتی بە ئێمەوە هەیە ساڵانە ڕیزبەندی هەیە چەند ساڵ جارێک یا ساڵانە ڕیزبەندی پێویستەکانی هاوڵاتن ئەی خاتە بەردەمی هاوڵاتان پێویست بە چییە تەندروستی باش دژایەتی تیرۆر یان دامی کردی تایبەت یان کۆمەڵە شت ئەمانە باس لەماکە دوایی حکومت لەسەر ڕوئیای هاوڵاتیان پبلیک ئەوەرنە لەسەر ڕوئیای و هەوشاری هاوڵاتیان ڕیزبەندی خۆیەکاتەوە ئێمە تا ئێستا بەتەحەداوە وڵا هەرێمی کوردستان هیچ ساڵێک ڕیزبەندی خۆی کەشف نەکردووە ئەو بەنامەی کە بەنامی دووجار بیکەرەوە شتێکی زۆر جوانێک کەم ئیشی حکومەتە هاوڵاتیان لەی ڕوون بوو کە ئەبێ چی هەڵبژێرم ئەوایە بەڕاستی حکومت لێرەوە داواکەم ساڵانە ڕیزبەندی پێویستەکانی هاوڵاتیان ئاشکراکە تا هاوڵاتیان قەراری لەسەر بن تۆ پێویست بەکارەبە ئێمە بۆن منە ئەخیر مۆدل سیارە ئێتە ئەم وڵاتە بەڵام کوا تەکنۆلۆژیا ئەخیر مۆدل کە ئێمە کارگەیەکمانە بێ کوا پێویستێکی وەکو بڵێ زانستی ئایا زانکۆکانمان ڕۆژ لە ڕۆژ ستاندەردی ئێتە خوارەوە بەڵام سەرجادەکانمان ڕۆژ بە ڕوسیاری جوانی بۆیێت بیناکانمان بەرزە بێتەوە لە کاتێکە پێشکەوتنی ئابووری تەنها مەسەلە پارە نییە کەتی تەندروستی چگە پەیوەندی بە خۆشگوزەرانی ژیانەوە پەیوەندی بە تەمەنی خەڵکەوە پاشان کردی خوێندن ئەمان دوشتی زۆر گرنگن ڕەبتی بە ئابووری ڕەبتی بە خۆشگوزەرانیەوە تۆ چۆن توانی وەبرهێنان لەم دوانە بکەیت بەداخەوە هیچی نەکراوە لێرە بۆیە حەزم کرد بازم لە ڕیزبەندی خێزان کرد ئێمە ئەو ڕیزبەندێمان نەبووە پاشان خەرجی ناپێویست یعنی ئێمە لە هەوڵات ئێستا ئەم قسە بکرێ خەڵک پێ و باسی ڕەزیلی ئەمانەک ئەوەی کە داهاتی باشە ئەوەی کە داهاتی زۆر باشە پێویستەکە کوڵتی ژیانی خۆی دانەبەزێنێ ئەوەی هەیەی پێوەی دیار بێ یارمەتی هاوڵاتی خەڵکی تریش بە و کەسی نەدار ئەوەی موچەی دیاری کراوە ئەبێ سیاسەتێکی دیاریکراویشە بێ ئەوەی موچەی کەمە پێویستە هەوڵی زۆرتر بە کاری زۆرترکە بۆی موچەکەی بگەێنێتە ئاستی ژیانی خەڵک ئەمانە هیچی نەکراوە بۆ نمونەبین هاوڵاتێک موچەیەکی دیاریکراویە بە زووسێتی وەکو خەڵکێکی داهات بەرز بژی بۆ نادات پەروەریەکە بۆ لە هەرێمی کوردستانە خەڵکێکە بۆ بە ساڵێک بۆ بە هەموو شتێک خەڵکێکەوە 10 ساڵە موچەخۆرە هێشتا چاوەڕێ موچەکەی 10,000 زیابێ ئەمە پێی ئەوترێ نادات پەروەری ئەم نادات پەروەریە کردووە فەقیر ڕقی دەوڵەمەند بێ دەوڵەمەند شانازی نەکا بە دەوڵەمەندێکەیە بۆی پێ نەڵەن گەندەڵی بۆ بەڵام لە وڵاتانی تر کە ئەڵێ دەوڵەمەند واتە تۆ سەرکەوتووی بەس لای ئێمە ئەترسێ تۆمەتی گەندەڵی بۆ دروستکەن چونکە لەوانەیە بڵێ ئەمە بە شێوەیەکی تر خەڵکی وڵاتیش نەحەقی نییە بۆیە من گرنگترین شت دادپەروەریە ئێمە جێبەجێکەن باشە مەفهومی ڕەزیلی کە ئێمە زۆر بەکارێنین مەفهومێکی ئابووری نییە ڕەزیلی بە معنایەوە ناکە تۆ دەست بقوچێنەوە تەواوی تر دنیا لا دوها بێت تا بەدل ئابدین تۆ ئەمێنیتەوە و گلگامێشی تو بەدوای خلودا ئاگەڕێی مەفهومی ڕەزیلی بەشێک نابێت پێویست دەکات لە هوشیاری ئابووریماندا هەبێ ڕەزیلی ئەو شە نێگەتفەکەیەتی ئەڵێ بە زمانی ئەژدێهاکەیە بە زمانی گوڵ نییە بە زمانی ئەژدێها باز لەوەکە بەڵام من گوتم ئەوەی کە داهاتی بەرزە ژیانی کواڵتی خۆی بابەرە و باشی بچێت پێشەوە دیار بێ ئەوەی کە ئەوێت چونکە ئەمە هەر سونەتێکی حیات و سونەتێکی دینیشە ئەوەشی داهاتی وتمان دیاری کراوە بە سیاسەتێکی دیاریکراوێ بێ داهات نزمەکانیش پێویست ناکە خەرجی زیاد بەڵام بۆ حەزەکەم باسیەوەکەم ئەوەی کە لە وڵاتێکی دەرەوە ژیابێ ئەزانێت لەوێ مەفهومی ڕەزیلی نییە مەفهومی عاقڵ عاقلانە بە زمانی خۆمان بەکارهێنانی داراییە و ئەکان لەوێ چێژ لە خەرجەکانی شەبینی چێژ لەو شتە ئەبینی کەیکڕی بەڵام بەداخەوە بڕۆ لە چەندی خەڵک بپرسە ئێمە خەرجەکەش کەسە لە ماڵەکە 4 کەسە لە ماڵەکە ڕەنگە شووتێکی 15 کیلۆیی بکڕێ ڕەنگە 5 کیلۆ پرتەقاڵ بکرێت لە کاتێکە
خەڵکی ئەوروپی کە هێش دەکرێت ڕەنگە تۆ بە تعلیقەوە سەیکە ڕەنگە دوو پرتەقال بکرێ ڕەنگە دوو خیار بکرێ یعنی ئەم مەفهومە لای ئێمەنی ئەم هوشیارە ئابووریە لای ئێمەنیە بەڵام بەر لەوەی وەڵام بیتەوە هێمن مەحموودمان لەگەڵایە لە سلێمانیەوە هێمن سڵاو لێبێ و خوا مبارەکی کە بەڵێ محەممەد ئێمە ئێستا لە یەکێک لە گەڕەکەەکانی شاری سلێمانین کە یەکەم ڕۆژی جەژنەوە ئەمانوێت ڕای هاوڵاتیان بۆ ئێوە بۆ بینەرانی NRT بگوێزینەوە بۆ ئەوەی میوانەکەش زیاتر لەسەر بۆچوونیم هاوڵاتیانە قسە بکات کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنەوە بزانێکین تا چەند کێشەی بودجە و دواکەوتنی موچە کاریگەری هەبوو لەسەر بەڕێوەچوونی ڕێوڕسمی جەژن ئەم هاوڵاتیانم لەگەڵای ئەمەوەی لە زاری خۆیانەوە ئاگاداریەوە بن ئەمڕۆ جەژن بوو بەڵێ کێشەی دارایی تا چەند تەئسیری هەبوو لەسەر ڕێوڕسمی جەژن پێشکی سوپاسی کەناڵەکەتانەکەم پێشکی سوپاسی کەناڵەکەتانەکەم من مارکێتم هەیە لێرە طبعاً خەڵکی ئێرە خەڵکێکی کرێکاری زۆرتیایە خەڵکەی سێ تەقسیمە مەعاشخۆر و کرێکارتیایە زۆر تەئسیری هەبوو لەگەڵ جەژنەکانی جاردی یعنی خۆم لە 60 شتەکانم کە فرۆشتۆ بە قەرز فرۆشتومە بە قەرزی کاتی مەعاش وەرگرتن بەڵێ لە 60 شتەکانی کە فرۆشتومە بە قەرز بووت لەبەر ئەوەی لە 150 ئێرە کرێکارە خەڵکەکەی باقاتەکەی کە هەموو مۆزەفە زۆر دوێنێ مۆزەفێک هاتووە خەریب بۆ هەویەکەی سووتێنێکێتی پارەم پێ نێ بچەند جلی پێ بکڕم بۆ مناڵەکانم خۆم پارەم داوەتێ هەم خۆم پارەم داوەتێ بچێ لە بازار جلی پێ بکڕە هەم شتیشم داوەتێ جەژن کاریگەری هەبووە لەسەر ئەو کێشەدارایی کە هەیە کاریگەری هەبوو لەسەر ڕسمی جەژن و ئەوەی کە ئەو هاوڵاتی باسی کرد بەڵە کاریگەری بەڵێ بەڕاستی یانێ بەڕاستی خەڵکردنی ئەمڕۆ سەیرەکەی ئیشێک نییە نە گەنجەکەیە لە سوورەتەوە لە بەردەبی دوکانانە ئەگەر مەعیشەتێکی بێ کارا لە بەردەبی دوکانانە دانانیشێ نەکرێکاری ماوە نە ئیشی بڵێ مەقسەد معاش ماوە ئێستا سەرەکەی کابرا سوێنی خوارێک و سێدا نەمانگە دینارێکم وەرنەگرتووە یعنی بەڕاستی ئەو خەڵقا هەمووی کرێکیە حاڵیە لەبرات ئەنجا دوا ئەوەش کە سەرباقەوەی کرێکیشە ماڵ و منداڵی هەیە تۆ کرێکی بی و معاش وەرنەگری و کرێکاری نەبێ و هیچ کەسابەتێک نەبێ ئەو خەڵقە نازانم ڕوو لە کوێ بکات چی بکە جۆ لێ یعنی کەسابەتەکە نەماوە تێگە لەبرات ئێستا من حاڵیان خۆم مەشینەیەکم پێیە سوێنە لەسەرم نییە 6 دانە ڕۆژە 7 دانە ڕۆژە سیویسی پێ نەکوتاوە کە دینارە پایاکەم بۆ منداڵە باسیەکە ئەوە معاناتی کە باسی کرد ئێستا کە جەژنە لەگەڵ جەژنەکەیت لەگەڵ جەژنی دو ساڵی ڕابەتوتە چەند جیاوازی هەیە زۆر جیاوازی هەیە جێژنەکانی کە هەمووی سێرەکە منداڵ نیە تێر و تەسەلە منداڵی ئاسین ئەم جێژنی ئەم ساڵ خواگەری هەمەڵ مستەخۆلی بە سەر و چاوی دەڕژاوە ئەوە مەسەلە چییە مەسەلە بێپارەیە ئەگە باوکی پارەی پێ بێ و منداڵان نیە دشێتە دەرەوانەیە بە ڕوێکی خۆشەوە دەچێت ئەنی سێرەکە ئەو خەڵقە هیچی پارەی پێ نییە ئەنی گەنجێک ئیشێکی دەست ناکرد کە بڵێ مەسە کەسابەتێکی بێسا کرێکاری هەیە ئێستا بۆ نمونە لە تۆسپی کرێکاری هەبوو قەناعەت کە من خۆم کرێکارم لێکاریشم کردوانێت دەجار پۆلیس ڕاوی ناوە ئەنی کەسابەت نەماوە زۆر سپاس کەناڵەکەشان دەکەم چەند مناڵێکشی لێ ئێرە بزانێکم چەندیان بیانوێ قسە بکەن ئەمەوێ ئەوان قسە بکەن چکە جەژن بۆ ئەمان ڕەنگە تایبەتمەندی زیاتری یاڵا جەژن شتێکی خۆشە جەژن شتێکی خۆشە چیت کە تۆ جەژنە وەڵا هیوایەکی زۆرە خواستەوە ئەم جەژنەشە خۆش بەسەر بووە خۆشەویستی جەژنێ بووم گوت سپاسانەکەم بۆ کەناڵەکەتان بەڕاستی کەناڵێکی تێگەیشتون وەڵام جەژنە سەبارەت بە من باش عیبی نەمزار دەستخۆشی لە کەناڵەکەدان پێشەکی بەڵام بەڕاستی ئەم جەژنانە وەکو جاران نەماوە جەژنانی پاران جاران خۆشتر بوو لەبەرەوە نییە کە تۆ گەورە بووی نا لەبەر گەورەبوون ئێمەش ئەسە مناڵی واماتیایە لەبەرەوەی جاران خۆش بوو مووی هاتە دەرەوە بەسەر یەک سەردان هەبوو بەڵام ێستا سەردان نەماوەتە من لە ماڵە دانیشت بووم 2 نەفەر هاتوو بۆ ماڵ بۆچی ینی تۆ پێ دوایە بۆچی خەڵک کەمتر سەردان یەکتریەکات لەبەر گەرد نازای و لەبەر کەیف خۆشیەکی یەکتری نا خەڵک سەردان یەکترکەن بۆ مەسلحەتی خۆیانەوە لەبەرەوەی یەکتری زیاتر بچەسپێنن بۆ یەکتری خۆش ئێوە ئاگەر بتانەوێ قسە بکەن ژیان براکەم وەڵای تر جەژنانە خۆشە ئەوە زیاتر بۆ مناڵەوە خۆشە براکەم ئێستا لەم کاتی جەژنە ئەمانی پێش تۆ قسەیان کردوتیان کێشەی دارایی دواکەوتنی بودجە و موچە زۆر تەئسیری هەبوو لەسەر ئەم جەژنە لای تۆ شوایە وەڵا بەتەشێت بە تایبەتی لەم گەڕەکانەیە زۆربەی خەڵک مەعاشخۆر و ئەوەیە چەکدارە بەتەشێت وایە
بەڵێ محەممەد ئەوەی کە تۆ جوبیستی بوو لەگە بینەرانی NRT ڕایچەند هاوڵاتیشی ئەم گەڕەکەی شاری سلێمانی بوو کە قسەیان لەسەر ڕێوڕسمی جەژن وەزایدن لەسەر ئەوەی کا کێشەی دارایی چەند کاریگەری هەبووە لەسەر ئەم ڕۆژانی جەژن کە بە بۆچوونی زۆربیان ئەم جەژنەی کە ساد و سڕا لای ئەوان کێشەی دارایی هۆکاری سەرەکیێتی چونکە دەڵێن دواکەوتنی موجە و کێشە دارایەکە وای کردو کە هاوڵاتیان نەتوانن بە شێوەیەکی پێویست پێداویستەکانی خۆیان بە ڕۆژانی جەژن دابین بکەن. من هیچی ترم نەماوە بەڵام یەمە لای تۆ بۆ ستۆدیۆ بەڵام ئەمەوێ هاوکارە وێنەگرەکەم وێنێ و مناڵانەتان بۆ بگوێزێتەوە چونکە ئەمانە ژمارەیەکی زۆرن لە دەوری من کۆبوونەتەوە ئەگەر هاوکاریم کات وێنێ و منداڵانت بگوێزێتەوە چونکە ژمارەیەکی زۆرن هەر و منداڵانش دێن هاوڵاتێکی تریش لە بەشی چەپی کامێراکەم ڕاوەسان و بە هەمان شێوە لەم گەڕەکەدا ئێستا مناڵێکی زۆر لە ئێمە کۆبووتە دیارە ڕەنگە پەیوەندی بە دوو هۆکارەوە بێ یەکێک لەوانە کە ئەمڕۆ ڕۆژی جەژنە هۆکاری دووەمەوەیە کە ڕەنگە ئەم منداڵانە پێیان خۆش بێت لە دەوری ڕاگەیاندەکان کۆ ببنەوە. بەڵێ محەممەد ئەگەر شتێکت ماوە پرسیارێک ئامادە بۆ وەڵامدانەوەی ئەگەر هیچ شت نەماوە من دێمەوە ستۆدیۆ بۆ لای تۆ. سوپاس دەکەین سوپاسی هێمن مەحموودەکەین کە لە سلێمانی و ڕاستەخۆ لەگەڵمانە بوو. تەمەنا دەکەین مناڵە وتی ئەم جەژنە خۆش بوو هیوادارین بۆ هەموو کەس خۆش بێ. بینەوە سەر قسەکانی خۆمان. ئەم جەژنە تایبەتمەنی خۆی لەوا جیاوازە کە خەڵک گیرفانی بەتاڵ بوو بەشێکی زۆری خەڵک باسی وەکڵێ بەشێکی زۆری سای شەستی شتەکانم کە فرۆشتووە بە قەرز فرۆشتومە یعنی خەڵکی ئێستا قەرزاریشە خۆی ئێستا حکوومەتیش قەرزارە وەزارەتی دارایی قەرز ئەوەی من ئاگادان بەشێکی قەرز کردو بۆ دابینکردنی موچە ئێمەش کامشی پێدابین نەکرا هەمووی پێدابین نەکراوە دوایەوە خەڵکیش ینی کەرتی تایبەت ئەبینین زۆر جار قەرزارە و قەرزیشی لای خەڵک هاوڵاتیان قەرزاری کردی تایبەتن وتە قەرزاری دوکانارێکی بەو شێوێن خۆی کارەساتەکە لە چیایە ئەمە لە بەروی درێژەی خاندووە لە ماوەی ڕابردووە خەڵک توانی بەرگەی دووسێ مانگرێت بەس لە بەروی درێژەی خاندووە وای کردو پێویستە سەرەتاییەکانی ژیانی نەتوان دابیت کە پەیوەندی بە خۆراکەوە ئەگەر ئەمە زیاتر بەردەوام بێ ترسی ژیان دروستە بێ سڤایڤڵ واتە مانەوەی ژیان چۆن من بمێنەوە بژیم ئەمە زۆر گرنگە جاران ئەگەر سێ مانگ بێ لە سەرەتای مانگی شەش ئەگەر تەنها دوسێ مانگ بەردەوام وایە خەڵک پێویستیە وەکو بڵێ کەمالیاتەکانی کەمە کردو بەڵام ئێستا وای لێتەوە زەڕوڕیات حاجات ئەمانەیە بۆ ناکڕێ ئەمە کەواتە قەیرانی ژیان دروستە بێ بۆ زەرەرێکی تریش هەیە چۆن ئێمە ئەلانی هەژاری نزیک بۆتەوە بڵێ چونکە چینی ئێمە بەرزمانەیە چینی ئاسبەرز کە های کلاسی پێ ئۆترێ ژیانێکی فراهەمی هەیە بەڵام بەداخەوە ئەوانش لەماوەی ڕابەت چەند بازرگانێک هەوڵی خۆکوشتنیان ناکرد چونکە ئەوانە کاتێک کە تووشی شکستە من شکستێکی معنەویش تووشیانە بێ لە ڕووی دەرونیەوە قورسە بگەڕێنەوە وەک چۆڵە کە زۆر بەرز بیتەوە کەوتنت قورسە ئەوانەی چینی مامناوان ئیتر ژماریان بەرەو چینی هەژاریە ڕۆن چینی هەژاریش ئەکەونە ژێر هێڵی هەژاریەوە کە ئەمەش بەڕاستی قورسە لە عێراقا ئێستا نزیکی ئەوانەی کە ژماریان چینی هەژارە نزیک لە 130 شێوەیەکی نافەرمی ئێمە دڵنیان لە هەرێمی کوردستان ئەگەم بەردەوام بێ خەتەرە کێشەی کۆمەڵایەتی و نەخوازراوی تر دوو باشە بەشێک لە سیاسیەکانمان بەشێک لە خەڵکەکانمان ئیدعایەوەیانە کرد وەزعی ئابووری هەرێمی کوردستان زۆر باشە خەڵک زۆر خۆشەژی هاوڵاتی کورد هاوڵاتیەکە فەڕەحەژی بەڵام ئێمە بینیمان بەم شێوەیە نییە خۆی ئێمە پێشتر وتمان پێشکەوتنی ئابووری سیاری جوان و بینای بەرز نییە پێشکەوتنی ئابووری بیتێت لە جێگیرکردنی بنامەکانی ئابووری هەڵاوسانی ئابووری یعنی تەنها لە ئاماری یەکێک لە وەزارەتەکان دەرم هێنا لە ماوەی ڕابردووە لە 2013 یعنی داتای زیادبوونی نرخەکان یا دراوەکان بە شێوەیەکە زۆر سەرسوڕێنە لە هیچ وڵاتێکەوە نییە ئەمە خەڵک تووشی زەرەرەکان پاشان مەمەسەلەی هەڵاوسانی ئابووریە زیادبوونی نرخ زیادبوونی نرخ بۆ منە باز لە بنزین کەین بە لە 180 زیادی کردووە لە کاتێک هەموو چەند نییە کەواتە ینی هیچ بنەمایەکی ئابووریمان جێگی نییە بنەماکانی خۆشگوزەرانی کە باسم کرد کەرتی پەروەردەیە کەرتی خوێندنی باڵایە کەرتی تەندروستیە پاشان جادە و ڕێگاوبانەکانمان ئێوە تۆ ئێمە ئەڵێن وڵاتێکی پێشکەوتومانەیە بە پێی توێژینەوەی کە قوتابەی کورد لە دەرەوەی وڵات کردوێتی جادەکانمان لە ئاستی خراپان پێوترێ ئێمە کردوانێ بڵێن بودجێکی زۆر چڕێکەوە لە هەندێک کراوە دانێ شوێنە تاسی وامان هەیە لە شەقامەکان ناوسکە بەرەیاتەوە نە بڵێ هاوڵاتیان ئێمە گیانی هاوڵاتیانمە لە مەترسیایە یعنی لە چ وڵاتێک بەم شێوەیە هاوڵاتیان لە ڕێگەی مەرگ ینی ئەو تا ڕێگەی گەرمیانمان هەیە زۆر ڕێگەی ترمان هەیە کە تازە بە دوای 23 ساڵ چاکرێ ئێمە کە ڕەخنە ئەگرین
هیواداری حکومت بە دڵی فراوانە وەریگە بۆ ئەگەر تۆ بتێت چاکسازی ئەلم سۆدیا بکەی ناکرێت سەریشتە جوانەکانگەی کردوتە ئەگە بتوێت چاکسازیکەی ریفۆرمکەی ریفۆرم ئەوەی ئەترافکەی بەوەی چەند خەلەل هەیە لێرە کە ئەترافت کرد دوایە ویستت چەند هەیە بۆ چاکسازی دوای ویستەکە پلانی دەستپێکردن ئێمە لە ساڵی 2011 لە دوای خۆپشاندانەکە و مەسلەی داوای خۆپشاندەران حکومەت ئەترافی کرد کە گەندەڵی هەیە و دەسەکەی بە چاکسازی بەڵام ئەم ویستی چاکسازی ڕەبتە بە شتێک بە شەفافیتەوە حکومەت لە ماوەی لەو 4 ساڵەیە تا ئێستەیش هەوڵی نێوە شەفافەت جێبەجێکە لە داراییە لە ئیدارەیە لە سیاسەتە بۆ نمونە بانکەکان لە پێش پێگەێنانی حکومەت چۆڵ کرا بۆچی چۆڵ کرا ئێستش کەس لێ پرسیینەوەی لەگەڵا نەکرا ئایا معقولە لە هەرێمی کوردستان گەندەڵێکمان لەبێت لە پرسیینەوەی لەگەڵا بکرێ لە کاتێکە لە ئینتەرناشنال ترانسپارەنسی لە شەفافێتی نێودەوڵەتیە یعنی عێراق بە هەرێمی کوردستانەوە ساڵ بە ساڵ ناشەفافێتی زیادەکە ساڵ بە ساڵ ڕێژەی گەندەڵێک ڕانکی گەندەڵەکەی بەرەو پێشەچێ باشە بۆ گەنم بینمان بینی گەندەڵێک بدرێ بە دادگا ئەمە وای کردووە کەسانی گەندەڵکە ترسیان نەماوە کەسانی چاکەخوازی هیچ تەرجیع نیم بۆی ئیشی چاکە بکات سیاسەتێکی زۆر هەڵەی ئابووری هەبووە لە ماوەی 23 ساڵ ینی تەنانەت ئابووری ئیداری تەنانەت ئێمە جملەیەکمانەیە لە دوای ڕاپەڕینە ئەوترا سیاسەکان پیانەوتن سەری بەرسان بۆ موچە نەوی مەکەن باش دوای 23 ساڵ عینەن جملە دەوترێتەوە خەڵک بڵێ ئێستا هەرێمی کوردستان لە بەردەمی شەڕێکی نەخوازراوی توندایە هێزی پێشمەرگە سنگی ناوە تا بەرگولە ڕوبەڕووی هێزیکی تیرۆریستە بێتەوە کە داعشە ئەمە لایەک بودجە بڕاوە لەلایەن بەغداوە ئەمە خاڵێکی تر بەڵام ئەی خۆمان لە ماوەی 23 ساڵا بۆ نەمانتوانیەوە پایەکی گەورەی ئابووری خۆمان دروستکەین چەند ساڵە ئێمە نەوت دەنێرینە دەرەوە چەند ساڵە پارەیەکی خەیاڵی بۆی نەوتەوەیەتەوە ناو قاسەکانی کوردستان بۆ ئەمەمان نەکردووە خۆی ئەوەی کە بنەوەی نەوتەوە بۆتمان لە بەلا دوای ئێستاش اقتصادی ئەمە اقتصادێکی حیزبی بووە ئەوەندەی اقتصادێکی علمی بێ ئەوەی کە باسم کرد ینی اقتصاد یان بڵێن ئیدارەمان حیزبمان حکومەتمان حکومەت ینی بڵێن بە شێوەیەکی تاو نیشتیمانی نەبووە سەراحەت قسە بکەین دڵنیان بەسش خۆیان دانی پیانە نێچیروان بارزانانی بەڕێ نێچیروان بارزانانی ئەو کاتێک کە سەرۆکی حکومەت بووە بە 2 ساڵ هیچ کات وەکو دوهۆک دەسەڵاتی نەبووە لە گەرمیانە بەڕێز بەرهەم ساڵە ئەو کاتێک کە 2 ساڵ سەرۆکی حکومەت بووە هیچ کات وەکو گەرمیان دەسەڵاتی نەبووە لە دۆکە واتە ئێمە حکومەتێکمان دامەزراوەی نەبووە شتەکان لەسەر بنەمای ئیدارە پێویستی هاوڵاتیان نیشتیمانی ینی ئەوانەی کە پێویستە بۆ هەرێمی کوردستان ئێمە هەوڵمان ناوە دڵی حیزب و حیزبەکان ڕازی بکەین بۆ نمونە ئەوەی کە دروست بۆ لە هەرێمی کوردستانە چارەسەری کوردستە پێوتە گەندەڵی بە سیاسی کراو گەندەڵی چارەسەری هەیە ئەگەر ویستەگە بەس کە بوو بە گەندەڵی سیاسی کراواتە دووس حیزبی دەسەڵاتدار هاتون گەندەڵەکانیان بەش کردو بۆ یەک لە ڕێی یاساوە شەرعان دویانە کاتێ بتەوێ ئەم گەنداڵە چارەکە بێ ئەم دوانە کۆ بکەیتەوە لە ژوورێکی بێدەنگا بڵێ واز لەم گەندەڵانە بێن لەم ئیمتیازەتانی خۆتان چونکە ئەگەر ئەم واز بێنەڵێ بە ئەوش واز بێن باش ئێستا حکومەتی بن کە فراوانمانەیە حکومەتێک هەموو لایەنەکان لەسەر شێک و لەسەر مێزی کێکەکەی حکومەتیان بەرکەوتۆ لەسەر مێزی حکومەت دانیشتون و کۆبوونەتەوە آخر ئەوە هەیە ئەو لایەنانی پێش مەسە سێ لایەنی معارەزەمانە بوو کە ئێستا چوونەتە حکومەت و ئەم سێ لایەنە بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان باس ئەو جملانی کە تۆیڵی ئەو جملانە بەشێک بوو لە دروشمە سەرێشەکانی ئێستا چۆن چاکسازی بکرێت لە سیستەم سەراحەت قسە بکەین پێم وایە ئێستش ئاسان نیە چاکسازی بۆ حیزب هەیە دەسەڵاتدار بووە ئێستا زۆری پێناخۆش بووە جەنابەت باسیکەی حیزبێکی معارەزە ئەم کێکەی بەرکەوتووە لەبەرەوەیە هەوڵەیە بە ئیسراحەت نەیخوا یا هەوڵەیە بە ئیسراحەت بە جوانی پێوی دەرنەکەوێ یان نتوانێت ڕێگەی چاساگزی بگرێتە بەر بۆ لەبەرەوەی لە انتخاباتی داهاتەوە بڵێن ئەوە فەرمو ئەوانی ژاتن و هیچ نەگۆڕە ڕێگری ئەکرێ ینی بەداخەوە بینم لە کەناڵەکانیان باز لە قەلاین داراییەکەن باز لەوەن خەڵک موچەینی ینی ئەمە عیبەکە ینی وەکو ئەو شێتیان لە هاتووە کابرا مناڵە کەوتە شوێنی ئەویش خۆی لەگەڵ خۆیان کەوتە شەقەڵانە کڵاوەکەی خۆی بۆی بناوازی لێبێنێ ینی خۆی ینی ئەوەی نەبوو بڵێ تووڕە بێ ئەمان تووڕە بن لە بەرەوەی کە باس لە کەواتە سیاسەتی یەکێتی و پارتی سیاسەتێکی هەڵە بووە بە درێژایی ئەو مێژووە لە بەڕێوەبردنی ئابووری هەرێمی کوردستان ئەبێ من دڵنیام ئەبێ خۆیان ئەتراف بکەن بەوە ئۆباما سیاسیەکە ئیدارەی سیاسی زۆر لە وڵاتانی جیهانەکە بەڵام کاتێک کە ئەڵێ ئێمە هەڵە بووین بۆ نمونە لە پێشبینی کردمان بۆ ڕووداوەکانی پێویست بە داعش هەڵە بووین تا ئێستا سەرکردەیەکی من نەویست هەڵە هەبووین یعنی احتراف سەرەتای هەنگاوی چاکسازیە یعنی ئەبێ دان بنێن بەوا ئێمە هەڵە بووین هەڵە بووین لە سیاسەتی داراییمان سیاسەتی نەختینیمان سیاسەتی ئیداریمان و سیاسەتی وەکو بڵێ حکمڕانیمان بۆ نمونە ئێمە هەوڵمان ناوە وڵاتێکی وەکو ئێران تورکیا بەوە ڕازیکەین کە دۆستایەتیمانکە کە بێن کاڵاکانی لە بازارەکەی ئێمە
ساخ بکەینەوە بازاری خۆمانیان بۆ بکەین بە بازاری خۆیان چیان ئێوە با ساغی ئەم بازارش تا دێگەڵە بەڵێ. تا دێگەڵەش بازاری ئێران ساخینەوە ڕێگەی ینی بڕوا کەشتی زۆر ئێمە لە بازە شوێنە قسەمان کردو لەگەڵ کۆمەڵە بازرگانە یان توێژنەوەمان کردووە شتی سەیر و سەمەرە ئەبەستی یعنی بازرگان هەبووە نەیتوانێت فلان بەرهەمی بەرەو پێش با لە کارگەکەی خۆی لێرە لە بەرەوی فلان مەسول وەکیلی بەرهەمێکی دەرەکیە بۆی زعیف کەواتی چیە بەرپرسە لەم دۆخە ئەم دۆخە ئەبێ حکوومەت خۆی سەراحەتەن بڵێ ئێمە بەرپرسین بەڵام ئێمە لێستەوە ئەڵێن دووشدەیە هیوادارین ئەم قەیرانە ئەمە ببێتە هۆکارێک پێداچوونەوە بۆ سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە خەڵێت هەیە پیاداچوونەوە ببێ ئەبێ هەر ئومێد بخوازین بەڵام بەتایبەت بۆ خێزانش باز ئەوە بکەم زۆر بە کورتی ماوەی بەرنامەکەنەوە بە یەک دێر هاوڵاتانی هەرێمی کوردستان لە ساڵ 2010 تا با نمونە بێن ئەمریکا قەیران دروست بوو هاوڵاتیان هاتنەوە بە خۆیانە و خەرجی خۆیان ڕێخستەوە هیوادار ئەم قەیرانەیش دەرزێ بێ بۆ هاوڵاتانی خۆمان بزان سیاسەتێکی خەرجی سیاسەتێکی دارەی خۆیان بۆ خێزانی خۆیان فراهم سوپاسی کاروان حەمە ساڵە خوێنکاری دکتۆرا لە کارژێڕی و ئابووری لە تورکیا سوپاس دەکەین ئێوەش هەمیشە لەگەڵ NRT بن بۆ تاوتوێکردنی مەلەفە گەرمەکان خواحافیزتان بێ